من ناوم یاسین زیرەکە قوتابی کۆلێژی یاسام قۆناغی دووەم تەمەنم 22 ساڵام خەڵکی ڕواندزم دانیشتووی هەولێرم بەو دوایانە تیمێکمان دامەزران بە ناوی تیمی هۆشیاری یاسایی بە مەبەستی هۆشیاری بۆ خەڵک بەگشتی و گەنجان بە تایبەتی و لەو لە مانگی ڕەمەزاندا لە پلاتفۆرمەکانماندا دوو کارمان کرد کە ئەویش دامەزرانی پۆدکاستی تایبەت بە خۆمان بوو لەگەڵ گۆشەی تایبەت بە ئەندامانی تیمەکەمان خەونم ئەوەیەکەوە لە داهاتوودا تیمی هۆشیاری یاسایی بکەم بە تیمی هۆشیاری واتە لە نێو تیمە هۆشیاریەکەدا هۆشیاریمان هەبێت بۆ تەندروستی و هۆشیاریمان هەبێت بۆ یاسایی و بۆ وەرزشی و بۆ هەموو بابەت و سێکتەرەکانی تر بۆ ئیشەکانمان فراوانتر و گەورەتر بێت. یاسین دەڵێن یاسا وشکە ڕاگەیاندن بریقەدار و ڕەنگا و ڕەنگە چۆن ئەم دوو جەم سەرە جیاوازت پێکەوە کۆ کردەوە و شتێکت لێ دروست کرد؟ بێگومان لەوەی کەوا یاسا وشکە و ڕاگەیاندنیش بریقەدارە دەبێت ناوەندەکەی هەڵبژێری واتە هەردووچی ئاوێتەی یەکتر بکەیت لەوەی سوود بە خەڵکی گشتی بگەینی بێگومان یاسا وشکە دەبێت وای لێ بکەیتەوە بریقەداری بکەیت تەمان ڕاگەیاندن کەوا تێکەڵی دەکەی بە شێوازێک باسی بکەیت لەوەی سوود لە بۆ خەڵکی بەوە خەڵک قسەکانت لێ وەربگریت. باشە تۆ کە لە کۆلێژ دەرچووی ئەتەوێبی بە پارێزەری میدیاکارەکان یا میدیاکاری پارێزەرەکان هەستەکەی کامی پارێ زیاترتیایە؟ تەمان ئەگەر بەتەنیا پارێزەر بی و بۆ گشتی بی ڕەنگە پارەیەکی باشتر بەدەستبێنی بەڵام ئەگەر پارێزەر بی تەنها بۆ میدیاکاران باوەڕ ناکەم زۆر پارێکی باش بەدەستبینی بۆیە لەو بینێکەوە لەو دوو هەڵبژاردێکەوە تو دادنایە میدیاکارێک بی وە پارێزەران ڕەنگە باشتر بێت بەڵام ئەگەر بەگشتی ئەو پارێزەر بی بۆ هەموو کەیسەکان ڕەنگە پارێکی زۆر زیاتر بەدەستبێنی. باسی ئەزمموی 2 ملیۆن بینەرم بۆ بکە لە ماوەی یەک هەفتەیە ئەو پۆدکاستەی کە وێنەت گرت و بڵاوت کردەوە چۆن بوو؟ زۆر هەستەچی خۆش بوو چکەم بخۆم و ستافی ڕاگەیاندنمان لە ڕێکخراوەکە تەسەوڕی ئەومان نەدەکردکەوە ئەو ڤیوە زۆرەی لەوە بێت هانی بەفکرمە یەکەم شەو کەوە بڵاومان کردەوە 200,000 بینەری هەبوو ئەو لە بۆمە زۆر بوو چکە ئەکاونتەکانمان پەیجەکانمان سەرەتا بوو ئەگەر ئیرادە هەبی بەڵێ ڕەنگە کاریگەری خۆت دابنی ئەوانەمان بڵاو کردەوە باش بوو ڤیوەکی زۆری هەبوو هەستەشی زۆر خۆش بوو کە ناتوانم ینی دەری بخەم کەواتە هەستەچی چەند میلیۆن وڵا ئێستا نزیکی 6 میلیۆن ئاخیر ریزۆڵت و ئەنجام 7 میلیۆن نزیک 6 ینی 6 میلیۆن بەرەوسەر. بابەتەکەی لەسەر چی بوو ئەو پۆدکاستە؟ دوو بۆ پۆدکاستمان کرد تەمان بخۆی دامان نەبوو 4 پۆدکاست بکەین لە مانجی ڕەمەزاندا بەس لەبەر ئەو بارودۆخێکەوە ئێستا لە ناوچەکە هەیە دویمان کردیە ئینشاڵڵا ئەمڕۆکەش دانەرچکە دەکەین دەبێتە سێ دوو پۆدکاستمان کرد هەمان ئەو شخصانێکەوە پۆدکاستیان لەگەڵمە کرد لەگەڵ لایانی دیکە و پەیج و کەناڵی گەورەش کردبوو بەڵام بەو شێوازە ئەکتیڤ نەبوو لۆ چکە ئەمە شێوازەکی دیکەمان داهینە بەو شێوازە قسەمان دەکرد کەوا خەڵک لێمان وەربگری بە تایبەتی گەنج چکەمە سەیری ئەنجامەکان دەکەین لە پەیجەکان گەنج لی وەرگرتینە دیارە ئەمەش هەدەفی خۆمان پێکا ئەنێ ئەو ئامانجێکەوە هەمان بوو بەدەستمانینە. یاسین گەنجان هەمیشە سوۆشال میدیا بۆ کات بەسەربردن بەکارەهێنن نەک بابەتە جدیەکان تۆ چۆن یاسا تێکەڵی چیپس و پۆپکۆرن کرد و ئەم بابەتت لێ دروست کرد و ئامانجی خۆت پێکا بینەری زۆرت هێنا؟ بڵێ بێگومان کۆمەڵە گەنجانێک هەیە کەوا بە دوای شتی تەرفیهی و سۆشالمیانی بەو شتی کات بەسەربردن بەسەر دەبن بەڵام فزوڵیەتێک لە کۆمەلگای ئێمە هەیە ینی ئەوەیەکەوە بابەتێک دەکەیەوە خەڵک دەیەوێتەوە کۆتایی بزانین ئەمە تایبێت بابەتە هەستیارەکان بزەبێت ئەوجا ئەمە چمان کرد ڕیڵمان بەکارهینە سیستەم 30 سانیە لە بۆ 50 سانیە لەو بینەی هێشتمانەوە وامان کردکەوە لە 10 سانی یەکەم گەنجەکان بمینێنەوە چاوەڕێ بکەن هەتاوەکو کۆتایی بزان چی ڕوویداوە ئامانجەکەشمان پێکا وامان کردکەوە گەنجان بمینێنەوە چکە لەو ئەنجامانێکەوە بە دەردەکەوی دیارەکەەوە گەنجان سەیری ئەو بابەتانیان کردووە چکە ئەو بابەتانە پەیوەندیدارە بە گەنج واتە گەنجێک ئەو ینی ئەو هۆشیاری بۆ گەنجەکە و ئەو کەیسێکەوە باز دەکرێت لە بۆ گەنجەکە
گۆشەی ئەندامەکانتان هەیە لە ڕێکخراوەکەی خۆتان ئەوان قساکەن لە سوۆشال میدیا چۆن چارەسەری ئەوە دەکەیت کە ئەندامێک هێندە جدی بێ ستایلی وشک بێ بینەر خەریک بێ خەوی لێ بکەی بجاری و بێزار بێ تاویانی یاسا تۆزە گوشک بە بە دەردەکەم تایبەتی ئەوان چۆن چارەسەری ئەواکەی بێگومان کە لە بۆ ڕەمەزان ئەو پلانمانداناوەکەوە چ بکەین یەکێک لەوانە ینی پێشنیارم کردکەوە گوشەی ئەندامەکان هەبی واتە تەنها بە خۆم بەدەر نەکەوم وەکو ئەوە گوتم بە ئەندامەکانیش بەدەر بکەی و هەر یەکە لە لای خۆی ببتە سپیکەر و قسەکەرێکی باش لە بۆ خەڵکی تەمەەن لە گروپەکانماندا دەنێکەوە چێ دەیەوێت قسە بکە ئەو کەسانی کەوا حەز دەکەن دێن ئەمە تەمەشای دەکەین کەوا بزانین ئەگەر خەڵک لی وەربگری ئەمە دەمانەوێت خەڵک گەنج بابەتەکەی لێوەربگری کە ئەو قسەی دەکات لە ماوەی دقەک دوو دقە بابەتەکەی لێوەربگریت و ئیتی سکیپ کات بسیتە ڤیددیۆی داهاتوو ئەوەی کەوا زۆر فەرمیبی وای لێ دەکەن ینی سوعبەتی لەگەر دەکەین یان قسەی لەگەر دەکەن کەوا هادەبەوە لەسەر خۆت بە زۆر بە ڕیلاکسی قسە بکە بەگشتی ئامانجی ئێوە چییە؟ ڕێکخراوەکەتان ئامانجی چییە؟ ئێستا ئامانجمان ینی ئەگەر بگەڕێت و دوو مانگ پێش ئێستا سێ مانگ پێش ئێستا ئامانجم ئەو بکەوە ئێستا تێیدامە بەڵام ئێستا ئامانجی گەورەترمان هەیە تۆ بە پلانە چیتە پێش؟ بەڵێ ینی بۆی بگەی بە ئامانجە گەورەکە پێویستە ئامانجی کورتخایەن و خاڵی کورتخایان لە بۆ خۆت دابنی لەوەی زوو پێی بگەی و پاڵنەرێک بی لە بۆ داهاتوو ئەمە کە سەتای کۆتایی ساڵی پار ئەو ڕێکخراوەمان پرۆپۆزەڵەکەمان تەقدیم کرد لە بۆ زانکۆ و دانرا سێ مانگ دەبی ئەمە کاری لە بۆ دەکەین ئەوەی ئێستا تێیداینە ئامانجی دوو مانگ پێش ئێستامان بوو کە ئەو کارانە بکەین بێگومان ئامانجی گەشتمان هەیە بە تایبەتی تیمی هۆشیاری یاسایی بکەین بە تیمی هۆشیاری واتە قوتابیانی کۆلێژەکانی تریش بێنە ناو بۆ نمونە قوتابیەکی کۆلێژی تەندروستی بێتە ناو تیمە هۆشیاریەکە هۆشیاری بدات بۆ تەندروستی یاخود ئەندازیاری یاخود وەرزشی و یاخود کیمیا و هەر بەشێکی تر پێت وایە 5 ساڵی تر لەکوێی بەپێی پلانەکانت بێ بەپێی ئەو پلانێکەوە دامنا ئەگەر تەمەەن خوا تەمەنمان پێ بدا ئەوەی دامنا لە مێشکم زۆر گەورەیە کە تەخەڕوز دەکەم ڕەنگە زۆر ئەزمونم هەبی و سکیڵم هەبی کە قازانجی لێ بکەم لە داهاتوودا کە سوودی لێ وەربگرم ئینشاء ئەڵڵا ئەگەر خوا تەمەن بدات شتی زۆر باش و جوانمان لە